بەناوی خوای بەخشندە و میهرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمووی یەکێک لەو خێرە نەبڕاوانەی کە مرۆڤ لە دوای مردنیشی هەر پێی دەگاتن دروستکردنی مزگەوتە. جا من ئەمڕۆ لە گوندی عارەب کەندم لێرە مزگەوتێکی نوێ دروست کراوە، موسڵمانان کۆبوونەتەوە دڵخۆشی خۆیان دەردەبڕن بە بۆنەی دروستکردنی ئەم مزگەوتەوە. جا من دەسمەلایەن با بزانم ئەوان قسەیان چییە لەسەر دروستکردنی مزگەوت و دڵخۆشی خۆیان چۆن دەردەبڕن و لە پاڵەوەدا لێیان دەپرسم لە مزگەوت چ تاکێک پەروەردە دەبێ و ڕۆڵی مزگەوتیش چییە؟ ئێوە لەگەڵمان نابن، بیسەر و بینەرمان بن. السلام علیکم مامۆستا. علیکم السلام ورحمة الله وبركاته. چەند ئەمڕۆ دڵتان خۆشە با بزانم بەکردنەوەی مزگەوتێکی نوێ لەلایەن خێرخوازێکەوە؟ الحمد لله ئەوڕۆکە بەشدار بووین لە کردنەوەی مزگەوتی گوندی عارەب کەنت، مزگەوتی حازی ڕەضا. زۆر پێ خۆشحاڵین بەڕاستی مزگەوتێکی دڵگیر و خۆش و ڕێک و پێکە ئینشاء الله خەڵکی ئەو گوندە و مامۆستا سەفینیش بە تایبەتی ئەو مزگەوتی ئاوادان دەکاتەوە بە تاعەت و عیبادەت و خواپەرستی خواناسی. لە ئیسلام چۆن باسی دروستکردنی مزگەوت کراوە؟ پاداشتی و کەسانە چییە کە مزگەوت دروست دەکەن؟ طبعی مزگەوت ماڵی خوای پەروەردیگارە، بەڵام بەیت و کولی تەقیین ماڵی هەموو ئینسانێکی خواناسیشە. لۆی مزگەوت ئەجر و سەواب و پاداشتەکەی ئەوەندە زۆرە چونکە سوودەکەی گشتیە، استیفادەکەی عامەیە. لۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ من بنا لله مسجدا بنى الله له بيتا في الجنة. دەفەرمێ هەر کەسێک کە مزگەوتێک بۆ خوا دروست بکا واتە نیەتی لەگەڵ ئەوە بێ کە ڕەزامەندی خوای پەروەردیگار پێوە دەستبینی، دەفەرمێ خوای پەروەردیگار کۆشکێکی لە بەهەشت لە بۆ دروست دەکا. ئینشاء الله خوای پەروەردیگار پاداشتی ئەو خێرخوازانەش بداتەوە کە سەرپەرشتی ئەو مزگەوتیان کردیا کە ئاوادانیان کردیتەوە. خوای گەورە بە گەورەی خۆی ماڵێکی گەورە و فراوانیان لە بەهەشت بە قسمت بکا ئینشاء الله. یعنی مامۆستا مزگەوتێک لێرە دروستکەین نیەتەکەمان بۆ خوا بێ لەولا کۆشکێکمان پێ دەدرێت؟ بەڵێ تەنانەت ئەگەر مزگەوتەکە زۆر بچوشیش بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ وەلەو کەمیفحەصی قەطاتین، ئەگەر وەکو هێلانەی قەتەیەکیش بێ ئەوەندە بچوشیش بێ لەلای خوای پەروەردیگار زۆر بە گەورە حسێبە کۆشتێکی زۆر گەورەی لە بۆ ئامادەکرا ئەوەی کە مزگەوت دروست دەکات. یاخوا بەخێر بێن، خوای گەورە جزای گۆ بدەتەوە جزای ئەو کەسش بدەتەوە کە مزگەوتی دروست کردی و خەڵکی گوندی و بە تایبەتی مامۆستا مەلا سەفین کە مامۆستایان دائیم پێشەنگن لە کاری چاکە، پێشەنگن لەوەی کەوە ڕێی چاکە پیشانی خەڵک بدەن. ئەگەر لەم برسی برێت چەند دڵت خۆشە لەوانێ نەتوانین ئەمە وەسفی دڵخۆش خۆمان بکەین. لەبەرەوەی ئەتوانم برێم دەرگای مزگەوت دەرگایەکە لە دەرگایەکانی بەهەشت. هەر کەسێک لێرە بەدائیم بێتە ژۆرێ دڵنیا بە دەرگای بەهەشت غەڵەت ناکە، دڵنیا بە. لۆیە پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم هەر کەسەی هاموو شۆی مزگەوتی کرد شاهێدی ئیمانی لۆ بدەن. ئەگەر کەسێک مزگەوت نەبێتن ئینسان ناتوانێت هاموو شۆی مزگەوت بکە، و ئەگەر کەسێک هاموو شۆی مزگەوتی کرد بە شاهێدی پێغەمبەریش ئەوە ئەهلی ئیمانە، ئەهلی ئیمانیش لۆ بەهەشتەیە. ئایا مزگەوتێک بەهەشتی پێوەبی دەبی دڵخۆشەکەی دەرببڕدرێ؟ ناتوانین، بەس هەتا بری دڵمان خۆشە، یعنی دڵمان بە عیبادەتی بە کردنەوەی زۆر مزگەوتەکان بە مامۆستای چاک بە کاناڵەکانی وەکو هاوشێوە ئێوەش کە مەسەد دێن مەراسیمی ئەوە ئەگوازنەوە. لەبەرەوەی ئەگەر کەسانێک نەبن ئەو مەراسیمانە بگوازنەوە لەوانەیە ڕۆژێک بزر ببن. ئەوەش جێگای دەستخۆشی و جێگای سەرفرازیە هەم لۆمە و هەم لۆ هەموو مسلمانەکانیش. مامۆستا ڕۆڵی مزگەوت چییە لەنێو کۆمەڵگای کوردی؟ ئەتوانم برێم ئەگەر ڕۆڵی مزگەوت نەبی نە کۆمەڵگای کوردی ژیانی سەرزەوی تێکەچێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هیجرەتی مەکە لۆ مەدینە یعنی یەکەمین هەنگاو دروستکردنی مزگەوت بوو. لە پاش دروستکردنی مزگەوت چ پێکات؟ ئوخوەت بەرایەتی پێکات. یعنی مزگەوت بۆ یعنی جێگای مەشورەتی ئیسلام، جێگای پلاندانان بۆ سەرکەوتنی دەوڵەتی ئیسلام. دەوڵەتی ئیسلام لە مەدینەی پێکات. لە چێری دائانیشتن؟ لە مزگەوت دائانیشتن. مزگەوت یعنی کۆکەرەوەی مسلمانان بوو. مزگەوت یعنی باشترین جێیە کە مسلمانان لێی فێرەدین ئەخلاق خۆڕەوشت پەروەردا. ئەگەر مزگەوت قەپاتکەی مسلمانان یعنی برەی مەحرومە بن لە هەزاران گوێبیستی ئاەت و حەدیسەکان. بۆ نمونەمە لە کۆڕۆنەی چەند ماوەیەک مزگەوتەکان داخران بە حکمی ئەوەی کە نەخۆشی هەبوو، ڤایرۆس هەبوو. زۆربەی مسلمانەکان ینی مەحروم بوون لە نوێژی جەماعات لە ئامۆژگاری جومعەکان کە جومعەکان ینی ذکرە ینی یادکردنەوەیە
بیرهینانەوێ بۆ ئەو مسلمانەکان تەسکیە بکرێنەوە هەم بە بیریان بێتەوە خۆ لە حرامەکان بپارێزن لەبەر ئەگەر مزگەوت نەبیتن ینی دڵنیابن ینی خەڵک بە ئاقارشکەدا ئەڕوەت جێگای ئەو فکرە بۆ گەنە ئەبیتەوە کە دژی مزگەوتیە بۆ نمونە سەر ئامارێک کرا لە میسر لەوێ لە بەروی بانقی ڕێبەوی زۆرە گوتیان ئەگەر بێت و بابزانین مزگەوت هەڵسەنجینین دەوری خودبە هەڵسەنجینین خۆ کاریگەری چیە دوو خودبە باسی ڕیبەیان کرد ئەرێ 160 خەڵکی مسر وازی لە ڕیبای هینا لە بانقا کێسەی خۆیان کێشاوە کەواتە کاریگەرەکە لە چ دروست بوو لە مزگەوت دروست بوو. مامۆستا جەناب ئەمڕۆ چەند دڵخۆشن بەکردنەوەی مزگەوتێکی لەم گوندە بە تایبەتی لە کاگوندە و دوورە شارە هەموو گوندێک پێویستی بە مزگەوت هەیە. بسم الله الرحمن الرحیم سەرەتا پیرۆزباوی لە مامۆستای بەڕێز و لەما لە گوندی عربکەندی دەکەین و لە جەنابیشتان دەکەن کە ئەو بۆنە ئاینیانە دەگوازنەوە بێگومان مزگەوت زۆر مهمە چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە هیجرەتی کرد لە مەککەیەوە لە بۆ مەدینە یەکەم شت داینا مزگەوت بوو مزگەوت ئەجر و پاداشتی زۆری هەیە لێ پێغەمبەر صلی الله علیه وسلم بە تێگڕا ئومەتەکەی هان دەدا کەوا مزگەوت ئاوەدان کەنەوە دەفەرمێ بشر الماشئين في الظلم إلى المساجد بالنور التام يوم القيامة پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم مژدە و بەشارەتی بدەن ئەو کەسانەی کەوا لە تاریکاتی شەوی بەرەو مزگەوت دەڕۆن بەچی بە ڕووناکاتێکی تەواو لە ڕۆژی قیامەتێ کەواتە هەر کەسێک دەست بەو فەرمودەی پێغەمبەری وە بگری صلی الله علیه وسلم بەردەوام بێ خاصەتەن نوێژی سبەینان ئێستا خەڵک زۆر لێی ئیهمالە نوێژی عیشایان ئەوە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم خوای تەبارەک و تەعالی ڕووناکاتێکی تەواوی دەداتێ لە ڕۆژی قیامەتێ کەواتە خەبرەکەشی ڕووناکە. کەواتە مسلمانان چەند دڵخۆشن بەکردنەوەی مزگەوت دەبێ ئەوەن دەشبێن بۆ مزگەوت و نوێژەکانیان بە جەماعەت ئەنجام بدەن هەر بێگومان چونکە پێغەمبەر لە فەرمودەی چکەدا دەفەرمێ من أحيا سنتي فقد أحبني ومن أحبني كان معي في الجنة پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه و هەر کەسێک سنەتی من زندگی کاتەوە ئەمنی خۆش دەوێت هەر کەسێکی ئەمنیشی خۆش بێ ئەوە لە بەهەشدا لەگەرە مندایە ئەجە پلە و پایەکی زۆر مهمە ئینسان سنەتەکانی پێغەمبەری زندگی بکاتەوە صلی الله علیه وسلم. چەند گرینگە کەم تەرخەمی نەبیت والله ئەو تەرخەمیە ئینسان گەورەترین شت کە دایم وەکو ئاوێنەیەکی بی لە پێش چاوی بی لە بیری نەکا مردنە چونکە ئەتوو تەماشاتەکەی فران کەس مرد فیسان مرد ئەتوش ڕۆژێکدا دەمرێ چونکە ئەو حەدیسە مەشهورە ئیمامی عومەر گوتی ئەی پێغەمبەری خوای نەسیحەتەکەم کە ئەو نەسیحەتە بەسم بی یعنی پێویستم بە هیچ نەسیحەتشکەنەوی پێغەمبەر فەرمووی یا عومەر کەفا بالمەوتی واعیظە یعنی ئەگەر مردنی هەر یەکێک لە ئێمە هات ئەگەر کابرا سەرۆکی هەموو دنیایە بی یەک دەقەش تاخیر نابی کەواتە تاخیر نابوو پیاوی مرد ئەوەیە لۆ ئەو قەبرەی هەوڵ بداتە مهمە ئینسان ئاگەی لە تاعەت و عیبادەتی خۆی بی ئەو ڕۆڕۆی لە مەنایەتەوە ڕۆژەجێکی والله ماشەڵڵا ماڵی خوای گەورەگە بکرێت خۆشەکەی وەزانم ناتانی دەری بڕی زۆر خۆشە زۆر لەخوای بە زیادی مزگەوتەش خۆش ئەوە زاری سوپاسی خوای گەورە دەکەین و سوپاسی ئەو کەسە دەکەین کە هاوکاری کرد بە یەک بولۆک بە یەک سێسەمەوە زۆر سوپاسی بەڕێز بنەماڵی کاک حاج ڕەزا دەکەین ئەو بە ئیشەکەی هەستا مزگەوتەکەی نۆژەن کردنەوە لەخوای بە زیاد بی لەخوای بەزای فەزەخۆی بەس دەوێت تاعەت و دینداری ناوکەن ئینشاءڵڵا. زۆر باش بە ماوەی 2 ساڵ دروستکرا بەێ وڵی لەبەر هۆی هەندە باران و ساردی لەگۆڕێ بوو ئەگەر ناشتەکان دڕۆی بەخۆش وەستا و ئیش عملە برێن ئەوە دەبیتن ئەوەی فەراغی دەکەتێ حتا مزگەوتەکە دروست دەکرا چەند زوو دەهاتی یارمەتی دەدان بۆ ئەوەی تا مزگەوتەکە زووتر تەواو بێت. بەخوای بەخۆم ئەمن خادمی مزگەوتێمە و خەشی گوندیشم یعنی ئەمن ئەگەر لێرە لە کامیلەکەن گۆ برێم زۆرم ئیش کردیا لە من باشتر ئیشیان کردیا خەشی گوندی هەموو هاوکار بوون لە هەموو لایەکی گوندی هەموو هاوکار هەموو یعنی هەموو خۆی بە سای مزگەوت دەزانی هەموو دریان پێ خۆش ماشەڵاری وڵی یعنی لەگسکەی هەتا گەورەی هەر ئیش خۆی پێ دەکرا ئیشەکەی دەکرد لە مزگەوتەکەی ئەری وڵی لەو خۆی بە زیادبی کەس درێغی نەکرێت سواسی هەموو لایەکی دەکەی. زۆر باش کەواتە ئێستا مزگەوتەکە دروستکە گرینگە ئاوەدان بکرێتەوە ینی لۆ نوێژە فەرزەکان بێنە مزگەوت قەربارغی پێوە دیار بێ والله ئەوزە ئێستا ئینشاءڵڵا ئەوە بینایەکە تەواو بۆ ئەوزا ناوی خوای دێ و نوێژی لێ بکەی تاعاتی بکەی ئاوەدانی بکەیەوە بە کاری مسلمانانە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله. پێشەچی دەستخۆشی لێوە دەکەین بە خێر بێن خی گەورە ئەجر پاداشتان بداتەوە. طبعا ئاەتەکان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر باسی ئەجر و پاداشتی ئەو کەسانە دەکەن کە هەردەسن بە دروستکردنی مزگەوت. ئەگەر تەماشا ژیاننامی پێغەمبەری خوا بکەیت صلی الله علیه وسلم هەر لەو کاتی کە کۆچی فەرموو لە بۆ شاری مەدینەی یەکەم کارەکە ئەنجامیدا بریتی بوو لە دروستکردنی برایەتی و
و هەروەها دروستکردنی مزگەوت. لەبەرەوەی دروستکردنی مزگەوت کۆکەڵەوەی مسلمانانە. مسلمانان هەر لە ناو مزگەوت محەبەتیان زیاد دەبی، هەر لە ناو مزگەوت حەز دەکەن کەوا لە خوای پەروەردیگار نزیکن. لێ مزگەوت تەنها بینایەک نییە کە دروست بکرێت، چونکە زۆر بینامان هەیە ئەگەر بە شکل و بە شێواز بی ڕەنگە وەکو دروستکردنەکەی زۆر بە جوانتر و بە مهمتری دروست بکرێت لە مزگەوت، وەکو بینایەکە وەکو شکلەکە ڕەنگە جوانتر بی لە مزگەوت، ڕەنگە بینایەکە گرنگی زیاتری پێدرابی. بەڵام مزگەوت ئینسانی مسلمان ئەو های تەمەشا دەکا وەکو ماڵی خوای پەروەردیگار. ئینسان کاتێک کە دێتە ناو مزگەوت دڵی ئارام دەبتەوە، هەست بە خۆشی دەکا، هەست بە بەختەوەری دەکا، لەبەرەوەی دەزانی ڕێگای مزگەوت ڕێگای خوای پەروەردیگارە، نەجات بوون هەر لە مزگەوتە. تەشبیه نەبی وەکو کەشتەکەی نوح پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. کو کاتێک کە نوح پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بانگی کرد فەرمووی هەر کەسێک لەو کەشتیە خۆی بکاتە ناو ئەو کەشتیە و لەگەر ئەو کەشتیە بڕوا نەجاتی دەبی و ڕزگاری دەبی. مزگەوتیش هەر کەسێک لە ناو مزگەوت بی، هەر کەسێک هامشۆی مزگەوت بکە، هەر کەسێک ڕێنمایی مزگەوت جێبەجێ بکە وەکو کەشتەکەی نوح پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام نەجاتی دەبی. لێ ئەگەر تەماشا بکەی کاتێک کە موەزین بانگ دەکا، بانجی مسلمانان دەکا لە بۆ هاتن لە بۆ مزگەوت دەفەرمێ حەیە عەلە الفەلاح، دەفەرمێ وەرن لە بۆ ڕێگای ڕزگار بوون، وەرن لە بۆ ڕێگای بەختەوەری، واتە نەجات بوون و بەختەوەری و سەرفرازی تەنها لە مزگەوتە. حقەتەن مزگەوت یعنی گەورەترین شوێن لەسەر زەوی لای خوای پەروەردیگار مزگەوتە. هیچ شتێک بەقەت مزگەوت لە لای خوای گەورەتر نییە. وی ئەگەر ئێمە سەیری ژیانی پێغەمبەری خوا بکەین سەڵ سەلەم، پێغەمبەری خوا سەڵ سەلەم ئەو کاتێک کە کۆچی کرد تاکە شت کە بنیاتی نا مزگەفت بوو. بۆچی؟ چونکە مزگەفت کۆکەرەوەی هەموو یعنی بەشەکانی ژیانە. لە مزگەفت هەموو شتێک دەرەچێت، لە مزگەفت هەموو شتێک دروست ئەبێ. یعنی ئینسانەتی، مرۆڤایەتی، ڕەحەم، خۆشەویستی، هەموو ئەمانە سەرچاوەکەی لە مزگەفتە. وە ئێمە وەکو مسلمان لە هەر شوێنێک ئەگە هەر مزگەفتێک ئەکرێتەوە زۆر دڵمان پێخۆش ئەبێ، چونکە ماڵێکی تر لە ماڵەکانی خوای پەروەردیگار زیادە بێ. و حتمما مزگەفتیش یعنی چێ بەرهەم ئەهێنێ؟ کەسی چاک بەرهەمهێنێ، کەسێک لەسەر ئەساسی دین، عیبادەت، خواپەرستی، لە خواترسان، لەسەر ئەساسی ڕێز، احترام، خۆشەویستی، ئەمانە بەرهەمهێنێ. بۆیە مزگەفت تاکە شوێن و مەڵبەندە کە ئێمەی مسلمان هەمومان بەیەکەوە یعنی خەڵک دروست ئەکا، کۆمەلگا پێش ئەخا، مسلمان پێش ئەخا و سەرکەوتومانەکە ئینشاءالله. بەڕاستی هەستەشی ئەنی کە ناتوانین وەسف بکرێت، هەستەشی زۆر خۆشە کە ماڵێکی خوای گەورەیە کە نۆژەن کرایەوە، گەورە کرایە، ومە هەستشی زۆر خۆشە کە مزگەفتە کرایەوە. بەخێرهاتنی هەموو لایەکی دەکەین. سەلامەتکە پێشتر بچووکتر بووانە، ئێستا بە دیزاینێکی جوان، ینی فەرشەکانی نوە ئەوانەی کە لەناو ئەزیزەکان هەموو نونە. چەند گرینگە پاک و خایانی مزگەوتەکەش بپارێزرێت. بەتاکید پاک و خاوێنی لە پێش هەموو شتێکەوە، النەزافەة من الئیمان. پاک و خاوێنی لە پێش هەموو شتێکە ئەو لەسەر هەمومان پێویستەکە دەبێ پاک و خاوێنی مزگەفتەکە بپارێزین. زیاتر لە ماڵی خۆمان لەبەرەوە ماڵی خوای گەورەیە، یعنی زیاتر دەبی ئاگاداری بین و خزمەت بکەین. پێویستیشە لەسەرمان ئاوەدانی بکەینەوە، یعنی کە لە نوێژە فەرزەکان بین بۆ مزگەوت قەربارق بێت. بەتاکید پێویستە لەسەر هەمومان کە ئەوەندەی لە تواناماندا بەپێی توانە ئەگەر مەجالمان بیبین بەشداری بکەین لە نوێژە فەرزەکان. زۆر باش. ئەوەندەی لەناو گوندی ئەو خەڵکەی گوندی چ دەڵێن کە مزگەوتەکە ئاوا دروست کراوە، مزگەوتێکی ئاوە جوان نوێ؟ بەتاکید لە ناو هەموو تاکەکانی گوندەکەمان ئەوە بوویتە بابەتێکی گەرم و گوڕی گوندەکە کە مزگەفتێکی چەند خۆشە و بە دیزاینێکی نوێ دروست کرایە و بەڵێ بۆ شەوەیە مامۆستاشتان هەیە. بەڵێ بەتاکید مامۆستایەکی زۆر بەڕێزمان هەیە کە بەڕاستی
بەپێی توانە خزمەتی مزگەفتەکەی کردیاتە ئەستا هیچ نقصانێکی نەبووە. خاستن تاکەک لە مزگەوت پەروەردە بێ ڕاست بۆ دەبێت دەستپاک دەبێ وانە کەسێکی ئەمین دەبێ هەم بۆ خەڵک هەم بۆ وڵات هەم بۆ نیشتیمان. بەڵێ بەتاشیت تایبەت بە مامۆستا خۆمانەوە ڕۆژێک و دینە مامۆستا لێرەیە تقریبا ینی ماوەشی دوور لە ماوەی 20 ساڵێک ئەو هەلێ دەبێتن زیاتر ئەو مامۆستای لێرکوانی هەتا ئێستا هیچ کەسێک وتارەکانی ڕازی لە وتارەکانی ڕاستینە و ڕۆژ بە ڕۆژ حەز دەکەی زیاتر بەرزای لە وتارەکانی پێوجێ لێ ڕاگری شتی نوێ لێ فەربی. گەنجانی ئەو گوندە چەند دێنە مزگەوت؟ وڵا بەپێی توانە لە بۆی زۆربەی خەڵکی گوندەکەمان کاسبن بەپێی توانە ئەوەی دەتوانای دابی دێتن ئەو باقی لە ئیش و کارەیان خوێندن شتی هەیە. سەلام عەلەیکوم. دۆخەش بکەین ئەو شیرناتیە بە بۆنەی کردنەوەی ئەو مزگەوت. ئەرێ وەڵا بۆنی کردنەوەی مزگەفتەیە چەند دلت پێ خۆشە؟ وڵای زۆر دلما پێ خۆشە. تو خەرچی ئەو گوندەی؟ خەرچی ئەو گوندی مەبەرێ زۆر باشە زۆر دلما پێ خۆشە. زۆر دەتا پێ خۆشە. ئەرێ وڵای ببوونێ کردنەوەی ئەو قەرەباڵغێ و هاتنی ئەو میوانە ئازیزانە ئەمان دڵخۆش کردیا. ئەو خەرکە هات پیرۆزبایی لێ کرد. زۆر خۆش ئەرێ وڵا زۆر پێ خۆش حاڵین. زۆر خەڵک لە ناو گوندی سەرێن لەسەر کردنەوەی مزگەوت. وڵی زۆر پێ دڵخۆشین. خی گەورە پاداشتی بداتەوە ئەوەی کە ئەم مزگەفتێکی کردیا لە دنیا و لە قیامەت. خی گەورە ئەزری گۆش بداتەوە. بەڕێزن سپاس دەکەم. ئەنگۆش دەبی ئاوادانی کەنەوە بە نوێژ و تا والله ئینشاءالله ئاوادانی دەکەنەوە تەقسیری ناکەین. ئەی پێم کرد لە خزمەت دانا. یاخۆ بەخێر بن. پێشەچی بەناوی خوای گەورە و میهرەبان والله الحەمدولله سوپاس بۆ خوای گەورە یعنی درمان بۆ مزگەفتەی زۆر خۆشە ئەمە کە هەرچەندە لەو گوندەیدانینە جیرانی ئەو گوندەینە ئەمەشیان بانکەیەک لە ئەو داوەتەی یعنی بەڕاستی جێگای شانازیە ملەتی کورد ئەوها لەسەر ئاینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەڕواتن. زۆر باشە. مزگەوتەکەی با بڵێم گوندەکەی ئێوە مزگەوتی لێیە؟ بەرێ سوپاس لۆ خوای گەورە. چەند گرینگە هەموو گوندەکانی کوردستان ئاوا مزگەوتی لێبێ؟ وڵی زۆر گرینگە هەر گوند و شارەکان مزگەفتی وای زۆر لێ بکرێتەوە ئینشاءالله. ئێستا و مزگەوتە نوێیە دروست کرا چەند گرینگ ئێمە بچین ئاوادانی بکەینەوە 5 فەرزە بین بۆ نوێژەکان مزگەوتەکان ئاوادان بن خەریکی عیبادەت بین. بە تاکید خۆی گرنگی لەوەیدا دەبینیتەوە کە ئەو مزگەفتە دروستکرا لە ئاوادانکردنەوەی ئەوەی کە سوپاسی خودایی گەورەی تێدا بکرێت لە ناو نوێژەکان زۆر بە ڕێک و پێچی ئەنجام بدرێت. کردنەوەی مزگەوتێک چەند لەلای ئێوە مای خۆشحاڵیە چەند دڵتان پێ خۆشە؟ وڵی زابرا ئەو سوالە و کابرای گوتنی سوالەکە زۆر خەتەرە. ئەوەی مزگەوتێک کردنەوەی مزگەوتێک لەلا خۆشەویست نەبی دەبێت لە ئیمانە خۆبترسەوە ئیماندار نییە. خی تبارەک و تەعالا یعنی پەیوەستی کردیە ئیمانێ یعنی مزگەوت کردنەوە و ئاوادانکردنەوە لۆ ئەو کەسانێک کە ئیماندارن یعنی بسیارەکەت وەکو پێویست یعنی سەر مامۆستا ئێستا بەشێک لە خەڵکی یعنی ئەمە واقعیان لەنەو کۆمەلگا بەشێک لە خەڵک کە لە گەڕکەکەیان مزگەوتێک دروست دەکرێت بەبێ ناوهینانی شارێک زۆر جار گردە بنەوە ناڕەزاتی دەردەبڕێن. ئەفەرین ئەوە ئەسەرەکەیە ئەرچەندە ینی ئاگام لە سەرەکەی بەرم بە ئەسەری ناوە بن ئەڵێن پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی المؤمن في المسجد كالسمك في الماء والمنافق في المسجد كالطير في القفص. ئەوانە پەیوەندیان بە نیفاقێوێ مزگەوت لە هەر شوێنێکی کراوە ئاوادانی تێدا خێر و بێر و بەرەکەتی تێدایە نیشانەوەی کە مەلائیکەتەکان لەو شوێنە بە هەر ئەوەندە بی منداڵەکان فێرە قورئان بن باوەڕن ئەو چێ لە مزگەوتێ فێرە سبەتێک خراپ بووە. چەند ئەهلی مزگەوتێ دەبینی لە سزنەکان هاوای ئەهلی بازاڕ و مەشروب خواردنەوەوانەی مزگەوتیان لێ دوراوان لە سزنەکان دابینەوە ئللا گەر بەمە زولم نەبی بە زولم نەبی دەنا ئەهلی مزگەوت هەمووی ئەهلی دەستپاک و دەمپاک و داوین پاک و ئینسانە ڕێک و پێک و نورانی و جێگای سێقە و متمانەی هەم خوای هەم خەڵکیش بووین. یعنی تاکە چی زۆر باش بەرهەم دێنی مزگەوت نیشانەیە کاکە ئەوانەی ئەهلی مزگەوتن لیان مەترسێ چێ ئەهلی مزگەوت نەبوو لەوی بترسێ. يعني كسك بين روج بين زاران خو تسميل إرادة خوي تبارك وتعالى بك وكسك خو تسميل إرادة خوينك أو إيرو أسمانه فرقي كيان عزيزة كيما دبي مدل ما نخوش ببكرنوي مزجوتان نبي لسخوشي لصاحب مزجوت كان بكين خلشي هان بدين بلام زياتر اهتمام شو جنز زوانا ومن دالة ساوق شكان بدين راين شيشين لبو مزجوت كان فير قرآن يمكن فير أدب وأخلاق يمكن لدستورة بيغمرش عليه الصلاة والسلام أو أبوه كجيش مدينة كم هدفي أو أبو مزجوت يدرس كيس كم مزجوت بيجينري وكو تاركانش بيان
ئەو هەموو سەرکردەوە هەموو پیاوچاکان هە لە خانەقا و تەچێ و مزگەوت و ئەو بابەتانە پێگەیشتینە بۆیە بەڕاستی میلەتی کورد وە خوای گەورە ئاوڕێ لێدایتەوە بەهۆی مزگەوت ئەگەر ڕوون لە مزگەوتێ کرد مزگەوت خەڵکی کورد سەرەکەوی هەر کاتێک پشتن لە مزگەوتێ کرد دەدینی خوای تەبارەک نیشانەی زەلیل ئیمامی عومەر وەرفەرمووی خوای گەورەمە ئەفەرمێمە زەلیل بووین بە ئیسلامەتی عەزیز بووین هەگەمش بنەوێ عەزیز بین دەبێ ڕوو بکەینە ئیسلامەتی لا زلتم منصورين على أعدائكم ما كنتم تمسكتم بسنتي فإن خرجتم عن سنتي سلط الله عليكم أعداءكم أوي إسلامتي داينا لو يعني براستي ما توشي شكز بوينا بشتن دليني خوي تبارك وتعالى كرديا فنسي حديثا بيغمبري عليه السلام هنجي عزيز بن كدز بديني خوي تبارك وتعالى بنا. بەڵایزان و خۆشەویستان ئەوەی کابینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێ لە دانیشتوانی ئەو گوندە و مامۆستایانی ئاینی بوو لە سەرکردنەوەی مزگەوت بێگومان مرۆڤ ئەگەر بتوانێ مزگەوتێک دروست بکە ئەوە خێرێکی زۆر گەورەی بۆ خۆی لەم دنیادا تۆمار کردووە تاوەکو لە قیامەت بیدورێتەوە یعنی شتێکی باشی چاندووە چونکە ئەگەر ئێمە بتوانین مزگەوتێک دروست بکەین کە ئەو مزگەوتە تاکێک بەرهەم دێنێ تاکێکی باش چاک ڕازگۆ دەستپاک ئەمین ئەگەر دەسەڵاتی بگەوتە دەست خیانەت لە میلەتەکەی خۆی ناکە ئەمە خێر و پاداشتەکەی بۆ ساحیبی مزگەوتەکە دەنووسێ بۆ خاوەنی مزگەوتەکە دەنووسێ ئەوانەشی کە ڕوو لە دینن ڕوو لە خوانە هەمیشە کەسانی سەربەرزن بۆی پێویستە ئێمە لە سەرمان مزگەوتەکان ئاوەدام بکەینەوە بۆ ئەوەی هەم خۆشەویستی لای خوای گەورە بین هەم خۆشەویستی لای پێغەمبەری خوا بین صلی الله علیه وسلم دواتریش خۆشەویستی نێو خەڵک بین تا پرۆگرامیشی دیکە هەمووتان بەخوای گەورە دەسپێرمە شاد و کامەران بن خواتان لەگەڵ